سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە ئەمڕۆ و ڕێخستنی ژنان لە تەڤگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ئێوەزانن لە ماوەی ڕابردووش بە شێوەیەکی بەردەوام ئێمە لەگەڵ کەیسی ئەوەی کە کەیسی ئەو بۆردومانی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە خێزانێکی سڤیل لە گوندی کونەماسی ینی هەوڵماندا پەیوەندیمان هەبووە لەگەڵ ئەم بنەماڵەیە وە گەیاندنی داواکانیان و گەیاندنی برینەکانیان و ئەمڕۆ بێگومان ئێمە باوەڕمان بە دەسەڵات یان بە لایەنی حکومی یان وەزارەتی تەندروستی یان لایەنی دەسەڵات نییە بۆی کە هانای بۆ بەرین بۆ کەیسێکی بەم جۆرە بەڵکو ئێمە هانامان هێنا بۆ خاچی سووری نێودەوڵەتی و داوامان لێکردن لە چوارچێوەی ئەرک و بەرپرسیارەتی خۆیاندا خاوەنداری لەو خێزانە بکەن ئێمە بە وێنە هەم یاداشتێکمان پێشکەشکردن هەم بە وێنەی برینەکانیان برینی ئەم خێزانە مناڵەکانیان چکەم خێزانە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی مادیەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە و ئێمە ئەم برینی مناڵەکانیان برینی ژن و پیاوەکە بە هەموو شێوەیەک بە بەڵگەوە بە بەڵگەی کاتی ڕوودانەکەەوە ئێمە گەیاندوان بە خاچی سووری نێودەوڵەتی و داوامان لێکردن کە بتوانن ئەم کەیسە ببەنە دەرەوەی وڵات چونکە چارەسەری بە تایبەتی ئەم ژنە قاچێکی لەسەر و ئەژنۆیەوە بڕاوەتەوە بۆیە چارەسەری لە خەستەخانەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاست نییە بۆ شێوازەی کە پێویستی ئەوان هەیە لەو چوارچێوەیەدا ئێمە داوامان کرد کە خاچی سووری نێودەوڵەتی هەستێ بۆی کە ئەم بنەماڵەیە بباتە دەرەوەی وڵات بۆی بتوانێت چارەسەری بۆ کاکەیوان هەکە باوکی مناڵەکانە پارچە لە ناوسیەکانیدایە کە تووشی تەنگەنەفەسی کردووە و ئەم ژنە بە هەمان شێوە کە قاچی لەو شوێنەدا بڕاوەتەوە قاچەکەی دیکەی بە هەمان شێوە دەستەکانی برینارە و مناڵەکەیان پارچە لە ناوسەریدایە ئەو پارچەی دەربهێنرێت تووشی شەلل دەماغە بێ دەرنەهێنرێت دیسانەوە مەترسی دارە بۆ سەر ژیانی کچە بچکۆلەکەیان کە ئەم مناڵەیە بە هەمان شێوە ئەم کچەش پەردەیەکی گوێی تەقیوە و هەموو ئەمانە پێویستیان بە چارەسەری بەپەلە هەیە ئێمە ئەم پەیاممان گەیاند بە بەرپرسی نووسینگەی سلێمانی خاچی سووری نێودەوڵەتی و ئەوان بەڕێزەوە پێشوازیان لێکردین و پێیان ڕاگەیاندین کە پێشتریش ئاگاداری ئەم کەیسە بوون و لە ڕابردووش هەوڵیان داوە کاری بۆ بکەن بەڵام دیسانەوە بەڵێنیاندا بە پێی توانای خۆیان هەوڵ بدەن لە ئاستی ڕێکخراوی دیکە و پەیوەندیەکانی خۆیان و لە ئاستی تواناکانی خۆشیاندا ئەوەی پێیان بکرێ لە داهاتوودا ئەوان لینکەکەیان بەردەوامە بێ لەگەڵ ئەم خێزانەوە بەڵێنیان داوە هەوڵ بدەن ئەوەی کە پێیان بکرێ بیکەن بۆ چارەسەری ئەم خێزانە بەڕێزە چونکە وەکو خۆشیان وتیان ئەم خێزانە جگەلەوەی کە خێزانێکن و بوون بە قوربانی و پێویستیان بە لایەنی تەندروستی پێویستیان بە چارەسەری هەیە لایەنی دەرونی پێویستیان بە چارەسەری هەیە بەدەر لەوەش وەکو ئەرکی ئەم ڕێکخراوە ئەرکێکی دیکەیان ئەوەیە کە ئەمە هێرشی دەوڵەتێکی داگیرکارە بۆ سەر خەڵکی سڤیل بۆیە ئەوەشیان وەکو کەیسێک لە لای خۆیان دۆکۆمنت کردووە کە لە داهاتوودا لە ئاستی نێودەوڵەتی بتوانن کار لەسەرەوەیش بکەن کە خێزانێکی سڤیل و بە بەردەوامی خێزانە سڤیلەکانی ئێمە لە بناری قەندیل لە بادینان لە شار باژێر لە هەر جەیەکی دیکە خێزانی سڤیلی کورد مناڵ بەتەمەن دایک خەڵکی بەتەمەن خوێندکار هەموو ئەمانە ئەبن بە قوربانی هێرش و پەلامارەکانی فڕۆکەکانی داگیرکاری بە تایبەتی دەوڵەتی تورکیا وەکو کورد بێگومان پێویستی بەوە هەیە کە هێزە سیاسیەکان بێنە لای یەکتر یەکدەنگ بن بتوانن نێکێتیەکی نەتەوەی خۆیان دروست بکەن بتوانن مەرجەعێکی باڵای کورد هەبێ و بتوانن نوێنەرایەتی دەنگی ڕاستەقینەی گەلی ئێمە بکەن بتوانن کەیسەکانمان بە نێودەوڵەتی بکەن بتوانن هەڵوێستێکی ڕادیکاڵانەیان هەبێ بەرامبەر بە داگیرکاری کە ئەو هەڵوێستەی کە ئێستا هەیە بەڕاستی ئەوەی کە هەڵوێستی ئەرێنیە ئەو لایەنانەی کە هەڵوێستیان ئەرێنیە زۆر کەمن و پارچەن و ئەوانەی کە توانای هەڵوێستی بەرزیان هەیەیان لە دەسەڵاتان یان ئیمکانێکی زیاتریان هەیە ئەوانە زۆر شەرمنن زۆر لاوازن هەموو ئیرادەی خۆیان تەسلیمی داگیرکاری کردووە ئەوەی کە گرنگە لە باوەشی داگیرکاری دەسەڵاتدارەکانمان بێنە دەرەوە و هەموو هێزەکان بەیەکەوە بێنە لای یەکتری و دەنگی گەل بێگومان پشتیوانی ئەوان ئەگەر بێت و ئەوان لەبەرەی گەل بن ینی بەم ڕەنگە ئێمە ئەتوانین هەر وەکو تەڤگەری ئازادی بە شێشیش بەڕێزت وەکو تەبێژی تەڤگەری ئازادی هەوڵتان نەداوە کە ئەم پرسە بەرنەبەخاوە بەخا بتوانێت سنوورێک دامنێت دوجار هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق بەدڵنیایەوە ئێمە هەوڵمان داوە ئەم پرسەمان بردوۆتە بەغدا و پەرلەمانتاری ئێمە مامۆستا ویسرا کاری لەسەرم کەیسە کردووە بگرە هێزی دەسەڵات زۆرجار ئاستەنگی بۆ مامۆستا ویسراش دروست کردووە یعنی نایەوێت کە تۆ لە ئاسی نێودەوڵەتی ئێمە لە ئاسی نێودەوڵەتیش کارمان لەسەر کردووە لە ڕووی یاساییەوە ئێمە ئێستا لە پەرلەمانی ئەوروپا لە هەندێک ناوەندی دیکەی نێودەوڵەتی کە نامەوێت جارێ ئاماژیان پێ بکەم ئێمە کار لەسەر ئەو کەیسانە ئەکەین کار لەسەر ئەو بردومانانە ئەکەین کە ئەکرێتە سەر ئەم خاکە ئێمە چاوەڕوانی دەسەڵات چاوەڕوانی هیچ
هێزێکی دیکەنین کە ئەمە ئەرکی هەموو هێزەکانە بەیەکەوە ئەمە بکەن بەڵام ئیدی کاتێت تۆ ئەبینی دەسەڵات لە باوەشی داگیرکردایە ناچارین ئێمە ئەگەر بە تاکلایەنیش بێ ئێمە هەڵوێستی خۆمانیان هەوڵەکانی خۆمان بخەینە گەڕ لە ئاستی یاسایی لە ئاستی مافی مرۆڤ لە ئاستی نەودەوڵەتیدا لە ئاستی بەغدادا ئێمە لە هەوڵداین ینی بۆ ڕاگررتنی بردومانەکانی دەوڵەتی تورکیا بە تایبەتی و هەموو ئەو بردومان و هەموو ئەو هێرش و داگیرکاریانەی کە ئەکرێنە سەر ئەم وڵاتە.